Yakında sınırlar da kapatılacak. Memurunun maaşını ödeyemiyordun, bize geldi. Ve Başbakanlığın döneminde kendisine 2 milyar dolar kredi açtı. بەرپرسانی تورک لە وتار و دەرکەوتنەکانیاندا بە چەندین شێوە سوکایەتیان بە کورد و سەرکردەکانی کورد کردووە و سەرکردەکان بە پەڕۆی ڕزی و ناو دەبن. هەروەها هەرێمی کوردستان بە باکووری عێراق ناو دەبن و وەها پێناسەی دەکەن کە ئەگەر ئەوان نەبن هاوڵاتیانی هەرێمی کوردستان خواردن نابێت بیخۆن و جل نابێت لەبەری بکەن. هەرچەندە هەرێمی کوردستان درێژترین گرێبەستی ئابووری استراتیژی لەگەڵ تورکیادا هەیە کە گرێبەستی 50 ساڵەیە، هەروەها بەرپرسانی هەرێم پەیوەندیەکی تونند و تۆڵیان لەگەڵ بەرپرسانی تورکیادا هەیە، بەڵام پەیوەندی و بەرژەوەندیان نەیانتوانی وە هەرێمی کوردستان و بەرپرسانی لە قسەی ناشرین و سوکایەتی پێکردنی بەرپرسانی تورک بپارێزن. لێرەدا چەندین نمونەی سوکایەتیەکانی بەرپرسانی تورک دەخەینە ڕوو کە بە هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمیان کردووە. زۆرترین سوکایەتیەکانیش لە سەردەمی ڕەفراندۆم و پێش ڕەفراندۆمدا کراوە. لە پێش ئەنجامدانی ڕەفراندۆم ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە وتارێکدا ڕوو لە مەسعود بارزانی دەکات کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو، دەڵێت ئێوە چیتان هەیە، چۆن دەوڵەت دروست دەکەن؟ ئەگەر ئێمە بەلۆعەکە بگرینەوە ئێوە هیچ نابێت بیخۆن و هیچ نابێت لەبەری بکەن. لە چەندین وتاری دیکەدا ئەردۆغان سوکایەتی بە بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە کە هیچ کاتێکیش ناوی هەرێمی کوردستان وەک ئەوە ناهێنێت کە لە دەستوری عێراقدا هاتووە، یان بە باکووری عێراق یان بە هەرێمی باکووری عێراق ناوی دەبات. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 ئەردۆغان وتی لەگەڵ ئێران و حکوومەتی عێراق بۆ هەمیشە ڕەفراندۆمی هەرێمی باکووری عێراقمان لە گۆڕنا. Referandum denilen olay bir sebeptir. Ama netice değil. Netice bundan sonrasıdır. Burada iş bitmemiştir. Sadece başlamıştır. Bir tarafında İran, kuzeyinde Türkiye, güneyinde ülke Irak yönetimi, batısında Suriye. Ne yapacaksın? Nereye gideceksin? هەر لە سەروبەندی ڕەفراندۆمدا مەرال ئاکشەنەر سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورک دەڵێت کەرکووک تورکیایە، هەر بە تورکیاش دەمێنێتەوە. هەرێمی کوردستان پەڕۆیەکی کۆنی بێکەڵکە باخچەلی بۆ ناڕوات nüێژی هەینی لە کەرکووک بکات. ئەگەر دەیەوێت ئێمەش لەگەڵ ئەو دەڕۆینە کەرکووک. Ama bugün anlaşılıyor ki Kerkük pazarlanmış, Kerkük verilmiş, karşılığında bir tek evet için. İşte buna yuh olsun. İşte buna yuh olsun. İşte buna yuh olsun. Ben şimdi sormak istiyorum. Kerkük Türktü. Kerkük Türk kalacaktır. Yıllarca bunu söyledik. Sayın Bahçeli bir bayram namazı kılmak üzere Kerkük'e gidecekti. Şimdi sormak istiyorum. Bugün bölgesel Kürt yönetiminin paçavrası Kerkük'e asıldı. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەپەرست دەڵێت ئێوە 25 ساڵی دیکەش لە چیا بمێننەوە، ئێمە بەردەوامی بەو شەڕە دەدەین. لە ژێر ناوی دیموکراسیدا تیرۆری پێکهاتەکان دەکەن، ئەبێت ڕەفراندۆم بخینە زەبڵدانی مێژووەوە. ئێمە ئامادەین باجێکی قورس بە بارزانی بدەین، ئەگەر پێویست بکات ئاگر لە ڕۆژەکانیان بەردەدەین. لە بەستەڵەکدا ئاگر دەکەینەوە، ئەگەر داوامان لێ بکرێت سەنگەر بە سەنگەر لە دژی ئەوان دەگەڕین. ڕەفراندۆم گەورەترین هەڕەشەیە لە دژی ئیرادەی میلی ئێمە. هەڵکردنی ئاڵای هەرێمی کوردستان لەگەڵ ئاڵای تورکیا کارەساتە، سوکایەتیە. ئەوانەی لە ئێستانبول لەگەڵ بارزانی کۆبوونەوە سەیری پشتی خۆیان کرد و پرسیان کێ و ئاڵایی لێرە داناوە، پێشمەرگە کەی بۆتە خاوەن ئاڵا، چۆن دەکرێت باسی ئاڵا و باسی بەردانی نوێنەری هەدەپە و باسی ڕەفراندۆم بکەن. ئێمە بەرگە ناگرین ئاڵای بارزانی لە ئاسمانی تورکیا و لە دەستگا فەرمیەکانمان ببینین، چۆن ئەبێت ئەو ڕزیوە کە مەبەستی مەسعود بارزانیە لە تورکیا پێشوازی لێ بکرێت. Yoksa önü arkası düşünülmüş bir komplonun mu parçasıdır? Sayın Cumhurbaşkanı bundan haberdar mıdır? Sayın Başbakan Çankaya'da Barzani ile konuşurken arkasına dönüp de nedir bu bayrak? Kim koydu buraya diyebilmiş midir?
ne zaman bayrağa sahip olmuştur? Ve Türkiye ne zamandır Irak'ın kuzeyinde bağımsızlık için referandum yapmaktan bahseden, tutuklu HDP'lerin bırakılması ile ilgili görüş sarf eden Peşmerge kalıntısının bayrağını tanımıştır. Bizim Barzani'nin bayrağını vatan semalarında, başbakanlık odalarında görmeye tahammülümüz kesinlikle yoktur. هەروەها لە کاتی سەردانی نێچیروان بارزانی بۆ تورکیا لە دوای ڕفراندۆم کە بۆ مەراسیمی سوێند خواردنی ئەردۆغان چوو بووە تورکیا نەژاد پەرستە تورکەکان لە فڕۆکەخانەی ئەنقەرە قسەی ناشرینیان بە نێچیروان بارزانی دەوت و ئاڵای تورکیایان بەڕوویدا ڕادەوەشان ئەیانوت ئێمە هیچ دەوڵەتێک ناناسین بە ناوی دەوڵەتی بارزانی دەیانوت ئێمە قبوڵی ناکەین لە ناو سنووری تورکیادا ناوی کوردستان بهێنرێت قبولی ناکەین ئاڵای تیرۆر لەگەڵ ئاڵای ئێمەدا دابنرێت. Bugün bu Türkiye Cumhuriyeti sınırlarında bulunan topraklarımızda Kürdistan adı anıldı. Paçavrası bu direkte dalgalandı. Bizim Türk bayrağının yanında hiçbir şekilde terör örgütlerinin paçavrasını kabul etmiyoruz. HDP Genel Merkezi'ne PKK'lılara etek atmıştım. Şimdi de Barzani'ye bak fantazi iş giyim atıyorum, tamam mı? O Barzani gelsin bunu giysin. Teröristlerin paçavrası hiçbir şekilde, hiçbir yerde Türkiye sınırları içerisinde asılamaz. Kabul etmiyoruz. Bunu yapanlara lanet ediyoruz burada. Hepiniz Ermeni, hepiniz bizsiniz, hepiniz Ermeni, hepiniz bizsiniz, hepiniz Ermeni, hepiniz bizsiniz, hepiniz Ermeni, hepiniz bizsiniz, hepiniz mezar olacak, Türk'e mezar olacak, Arap'ın Türk'e mezar olacak, Arap'ın Türk'e mezar olacak. سوکایەتی بەرپرسانی تورک بە سەرکردەکانی کورد تەنها پەیوەست نییە بە ئەنجامدانی ڕفراندۆمەوە. پێش ڕفراندۆم و دوای ڕفراندۆمیش بەرپرسانی تورک ئەگەر فرسەتیان بۆ هەڵکەوت بێت ئەوە خۆیان سوکایەتیان بە بەرپرسانی کورد کردووە. ئەگەرنا ئەوە هاوڵاتیان لە دژی بەرپرسانی کورد هانداوە بۆ ئەوەی لە کاتی سەردانیان بۆ تورکیان یان هەر وڵاتێکی دیکە سوکایەتیان پێ بکەن و لە دژیان خۆپشاندان بکەن. بۆ نمونە لە کاتی سەردانێکی جەلال تاڵەبانی بۆ واشنگتۆن کە ئەو کاتە سەرۆک کۆماری عێراق بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا خوێندکارێکی تورک لێی دەپرسێ تۆ مەبەستت چییە لە بەکارهێنانی وشەی کوردستان؟ جەلال تاڵەبانیش دەڵێت کوردستان من دروستم نەکردووە، خوا دروستی کردووە، بەڵام ئەگەر تۆ ناتەوێت دانی پێدا بنەی ئەوە کێشەی خۆتە. From Turkey. So I wonder where you exactly meant in the beginning of your speech with Kurdistan. Pardon? Where you meant exactly in the speech in the beginning of the speech as Kurdistan. Kurdistan is a country. I didn't create it. God created. If you in Turkey denying it, it doesn't mean that it's not existing. This even at the time of Kemal Pasha Atatürk was recognized. Go back to the first building of Turkish National Assembly. You will see on the wall the list of Millet Vakili, Kurdistan Millet Vakili. This country is now a part of it in Iraq. This part of Iraq is officially recognized. We have a regional government of Kurdistan, and this regional, we have also a National Assembly of Kurdistan that we are recognizing in Iraq. We don't want to interfere in your own affairs. If you don't want to recognize it, it's up to you. But we have Kurdistan as a part of Iraq. سفرامه بو استانبول بسر سفرك طبيب نسبة ما مهم بو وبشتي نهاز نو من ورگرتی وکی سروکی هریما کردستان تبید بیته یکم زیارت ما بو دروی ترکیه تبید گلک خوشحالم افرو دیتنا جناب سروک کمار طيب اردوغان كوبينا مدجوينا ما افرو دا زيدتر بحث چواهیا برفرح کرنا پیوندین بین هرم کردستان دیگل ترکیه و هر وسا بین همه عراق بشکل که عام دیگه ترکیه ما بحثه که زور دور و دورش کرد سبا مثلا
ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە هەرچەندە تورکیا هەرێمی کوردستانی کردووەتە بازاڕێکی گەورە بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانی و جێگەیەکی ئارام بۆ تەڕاتێنی میت و سوپاکەی، هەرچەندەدان بەبوونی هەرێمی کوردستان دانانێت و بۆ یەک جاریش بێت نەبەرپرسێکی گەورەی حکوومەتی تورک و نەبەرپرسێکی بچووکیان ناوی کوردستانیان نەهێناوە، بەڵام بەرپرسانی هەرێم هەمیشە هەڵپەی سەردانیانە بۆ تورکیا و شاگەشکە ئەبن بە سەردانی وەزیرێکی تورکیا بۆ هەرێم.